چەند ئامۆژگاریەک بۆ خوێندکارانی کە لە پۆلی 11 ئەمساڵ ئەبن بە پۆلی 12. ئەمە ژنامەی ئەزیزیەکە. پۆلی 12 ئەو نەقورز نییە کە لە لای هەر کەسێک باسێکی ئەترسێت، بەڵام پێویستی بەوەیە هەوڵی لەگەڵا بێت. بۆ ئەوانەی ئەمساڵ پۆلی 12 بۆ مەسەلەی چون بۆ دەورە ئەگەر ئەزانیت کەسێکی مەزبوطی بۆ سعی دەورە ئەوە بچۆ، بەڵام دەرسی زۆر وەرمەگرە چونکە فریای ناکەوی. ئەوەش بزانە 1000 دەورە بکەن تا نەچنە ناو مەکتەب لەوە تێناگەن کە لە پۆلی 12ە، بەڵام ئەگەر ئەزانێت لە هاوینەکەیە ناتوانن سعی بکەن ئەوە وەکو خۆم پێشنیارتان بۆ ئەەکەم کە نەچن باشترە، چونکە بەس هیلاکیتان بۆ ئەمێنێتەوە. لە ماڵەوە دەرسی زمانەکان سعی لە ئەدەبەکەیە بکەن، زۆر سوودێ بێ بۆ کاتی قوتابخانە. لە سەرەتاکانەوە تاقیکردنەوەکان تا ڕایی لەگەڵیا دەرەجەکانە زۆر فەرقی ئەبێ لەگەڵ ساڵەکانی پێشووی خوێندنە، بەڵام نابێت ئەو شتانە ببنە هۆی سەربوونەوەت. ئەم شتانی پێتان ئەڵم هەمووی لە ئەزمونکردنی خۆمەوەیە بۆ پۆلی 12. مەهێڵن هیچ شتێکی نەرێنی کارتان لێ بکات، دڵخۆش بە سعیکردن کە بەتاقەتیش بوون سعی مەکەن با لە بەچاوتان نەکەوێت. خی گەورە کارتان ئاسان بکات و هەمیشە سەرکەوتوو بن لە هەموو بارەکانی ژیانتان. ئێوەش ئەتوانن چیرۆک و ئامۆژگارەکانتان بنێرن بۆ پیجی مۆم.